جۆر و شێوازی ڕەفتاری دوژمنانی ئیسلام کە دژی مسلمانان ئەینوێنن نەگۆڕە. ئەمەش زۆر هەڵەیە کە کابرایەکی ئیخوانی واتێ گەیشتۆ کە ئیمان بە ناڕەحمەتی خوای لێ بە فەرموویەتی عەدەم تەجریح الهەیئاتی وەشەخصیات، لایەن و کەسایەتیەکان بریندار نەکەین وەکو ئێستاڵێن قسەی زبریان پێنەوترێ. ئەمە زۆر دوورە لە دینی خوای گەورەوە. ئەم ئاەتانە هەمووی ڕەتەکاتەوە. تۆ وابزانی دوژمنت نابێ بە هەڵەدا چووی ئەسڵەن لە سەرەتای قابیل و هابیلەوە بۆچی قابیل هابیلی کوشتووە لە کاتێکا لەم سەرزەمینە کەسی تریتیانی غەیری ئەوان و نەدەسەڵات هەیە و نە اقتصاد هەیە و نە سنوور دیاری کراوە و نە هەستی نەتەوایەتی بە دەردێڵێن نە باقی شرکەکانی تریشان کەوابوو لە سەرەتاوە بێت تۆ بزانی کە خوای پەروەردگار بە قەدەری خۆی بە ئیرادەی خۆی بەویستی خۆی لە سەرەتاوە ئەم دوژمندارێتێ لە نێوانی ئەم دوو بەرەی ئیمان و بەرەی کوفرەیە دروست بووە و ئەمەش ئەم دوژمندارێتە شتێکی نەگۆڕە بۆ ئەو پێغەمبەرە نازدارانەی فەرموو بێوە کەذالکە جعلنا لكل نبي عدوا لكل نبي بۆ هەر پێغەمبەرێکیش لەم دوژمنانەی دیاری کردو پاشانش فەرمێ من المجرمین جا فەرمێ شیاطین الئینس ئەفەرمێ ئەکابرە مجریمیها دوژمنی سەرسەخت و کە لە ڕقی بۆ داناون بەرامبەریان بوەستێت کەوابوو بەرامبەر شۆرکەوتۆکانیان بە تەئکید بەرەیەکی دڵڕق و دڕندە بەرامبەرمانەوەستێت و ئەمەش ڕێسایەکی نەگۆڕە مەگەر لە چۆنیەتەکەیە کە یەکێکیان بگۆڕ ئەنا ئەبینی لە کات و سەردەمی جیاواز و شوێن و ناوچەی جیاواز و بەرامبەر بە هەر پێغەمبەرە شێوازەکانیان وەکو یەکە بۆیە خوای گەورە ئەوە بە پێغەمبەری نازاریش عەلەیهی سەڵات وەسەلام ڕائەگەیەنێ ما يقال لك إلا ما قد قيل للرسل من قبلك هەرچیەکت پێوترێ هەرەوەیە کە بە پێغەمبەرانی پێش جەنابی شت وتراوە كذلك قال الذين من قبلهم مثل قولهم تشابهت قلوبهم قد بينا الآيات لقوم يوقنون ئەوانەی پێش ئەمانیش هەروایانەوتەوە قسەکانیان هەریەکە خوای گەورە فەرمێ یانە فەرمێ كذلك ما أتى الذين من قبلهم من رسول إلا قالوا ساحر أو مجنون أتواصوا به بل هم قوم طاغون هەروابووە ئەوانەی پێشتریش کە پێغەمبەرێکیان بۆ ئەهات پێیانەوتن ئەمانە جادوگەرن یا ئەم کەسە ئەم پێغەمبەرە جادوگەرە یان شێتە حاشای ئەوان چما ئەوانە خوای گەورە فەرمێت چما ئەوانە ئەو قسانیان بە یەکتر ڕاستپاردووە کە جیل بە جیلنەوە بنەوە بە یەکتریان وتۆتەوە یا هەر خۆیان سنوور بەزێن و لادەرن هەندێک لەو شێوانە بهێنمەوە کە دوژمنانی مسلمانان گرتویانەتە بەر و لە سەردەمانی کۆنەوە چۆن بوون ئێستاش هەروان و ئێستاش لە شێواز و لە ئوسلوب و جارە لە کەیفیەتی ئیشەکەیانە وەکو یەکن نەوە بنەوە ئاوا دژایەتی مسلمانەکانیان کردووە بەڵام لەو ئامێرانەی بەردەستیانە کە هەیە فەرقی هەیە کاتی خۆی جۆرە گەماڕۆی مسلمانیانانداوە لە ڕووی ئابووری و ئێستا بە جۆرێکی ترەیدەن کاتی خۆی بە تاوێرە بەردێک عەزابی بیلالی حەبەشیان داوە ڕزای خوای لێبێ ئێستا بە جۆرەها ئامێری پێشکەوتوی تەکنۆلۆژیایی تەعزیبی خەڵکەکە ئەدەن لە زیندانەکان یەکەمین شێواز جارە بە درۆخستنەوەی مسلمانەکان هەروەکو کە پێغەمبەرانیان بە درۆ خستەوە سەلامی خوایان لێبێ ئەمە یەکەم شت وەلەقەد کذبت رسل من قبلك فصبروا پێغەمبەرانی پێش جەنابی شت بە درۆ خرانەوە بەڵام ئارامیان گرت لەسەری ئەمە پێش هەموو شتێکەوە بوو ئێمە بە درۆ خرێنەوە دووەم گاڵتە پێکردنمان خوای گەورە فەرمێ إن الذين أجرموا كانوا من الذين آمنوا يضحكون ئەوانەی تاوانیانە کرد ئەوانەی جنایەتکار بوون دەست درێژکار بوون گوناحکار بوون گاڵتەیان بەو کەسانە کرد کە باوەڕیان هێنابوو پێیان پێەکەنین قەشمەریان پێمانە کرد ئێستاش هەروەهایە نوکتەمان لەسەر جێڕنەوە گاڵتە بە سیمامانەکەن گاڵتە بە قسەمانەکەن گاڵتە بە ڕەفتارمانەکەن خوای گەورە لە یاسینە فەرمێ یا حەسرەتەن عەلە العیباد ما يأتيهم من رسول إلا كانوا به يستهزئون هەی داما و هەناسە سارد ئەو خەڵکە نەفامەی کە هەر کاتێک پێغەمبەرێکیان بۆ هات گاڵتەیان پێ کرد و فشیان پێهات سێم تۆمەتبارکردن بە گەوجی و شێتی ئەڵێ بەخوا ئەمانە گەوجن زۆر گەلۆرن زۆر گەلحۆن
ئەمانە شێت بوون کاکەم لە پێناوی ئەم دینە ئاوخواانە دەن بەکوشت بابە مە شێت بوون ئەم دنیایان واز لێ هێناوە ئەمە شێت بوون خۆیان لەم هەموو چێژە گرتووەتەوە وقالوا يا أيها الذي نزل عليه الذكر إنك لمجنون ئەیانوت هۆ ئەو کەسەی قورئانت بۆ هاتۆتە خوارەوە بەڕاستی تۆ شێتی جا سەیریکە ئەشیانزانی کە ئەوە قورئانەوە بۆی هاتۆتە خوارەوە قورئانە هی خۆی نییە بۆی هاتۆتە خوارەوە لە ئاسمانەوە بۆی هاتۆتە خوارەوە ئەشزان کە خوای پەروەردگارە لە ئاسمانە بۆی ناردۆتە خوارەوە لەچی پیان و بەڕاستی تۆ شێتی چوارەم تۆمەتبارکردن گوایە مسلمانان بۆ کورسی دەسەڵات واکەن کاکە ئەمە دینەکان ئیستیغلال کردووە ئەمە ئیسلامی سیاسین ئەمانە بە تەمای بگەرە سەر حکمی ئەو خەڵکە بگرنە بەردەست خۆیان یاسادانن بکەونە کوشتن و بڕین ئابووری ببن بۆ خۆیان دەسەڵات بەسەر هەموو کەسێک کابن ئەنجا ئەوە فەرزکەن کە خۆیانیان خوای گەورەژە فەرمێ قالوا أجئتنا لتلفتنا عما وجدنا عليه آباءنا وتكون لكم الكبرياء في الأرض هانود ئەتانەوێ لەسەر دابوو ڕەوی بابوو باپیرانی خۆمان ئینحرافمان پێ بکەن دوید و هەڵوێستمان بگۆڕین دابوونەریت و ڕسم و دەستورمان بگۆڕین ئەوەی ئەوان ڕادن و اینجا هەموو دەسەڵات و هێز و گەورەیەک بۆ خۆتان زەوتکەن و هەموو شتێک بخەنە ژێر دەسەڵاتی خۆتان و ئاواتانەوێت پێنجەم شێواز تۆمەتبارکردنمان بەوەی وەڵامە ئاژاوانێنەوە ئەمە فیتنەچین ئەمە دینە گۆڕن چێژوامان پێڵە فرعون وقال فرعون ذروني أقتل موسى لێم گەڕن با موسا بکوژم ئەی چێ دەستی گرت بووی بە چێڵی کە لێم گەڕێن هەموو دەسەڵاتێ لە بەردەستی توای وليدعو ربه زۆر مەغرورانە و متەکەبرانە و خاوەن هێز هەموو ئێستا ژوا بە ئێماڵێنەوە إني أخاف أن يبدل دينكم أو أن يظهر في الأرض الفساد کاکە من خەمی ئەوەمە کە زۆر خەممە ئەترسمم کە ئەورا دینەکەتان پێ بگۆڕێ یا بکەوێتە خراپەکاری و ئاژاوەنانەوە لەسەر زەوی چێ ئەم خراپەکاریانێتەوە سەیدنا موسا یا فرعون بەرنامەکە چێیەکەوە بەرنامەی ڕاستە و خزمەت بە خەڵکە کاکە چێیەکە خوا ئەناسێ و خوا ئەناسێنێ ئەم داعیە ئیسلامیانن یا ئەوانن کە لەسەر سوڵتان ئەڵێ لە هەموو کەس مسلمانترن شەشەم سوکایەتی کردن بە مسلمانان چونکە لە هەوازن هەژارن بێدەسەڵاتن دەستکورتن پارەیان نییە دەرناکەون لاواز و بێهێزن وەکو خوای پەروەردگار باسەکە بە سەیدنا نوحیان ئەوت عليه السلام هەروە بە پێغەمبەرانی تر قالوا أنؤمن لك واتبعك الأرذلون هەنوو جا ئێمە باوەڕ بێنین و شوێنکەوتوی تۆ بین و بچینە ڕیزی ئەو هیچ و پوچانەوە کە شوێنت کەوتون ئەو فەقیر و داما و دەستخەڕۆیانەوە اینجا بۆی خەڵکەکەیان لێ دوورخنەوە ئەیانوت وەرن بزانم کام کۆمەڵ و لایەنمان ئاست و پلەی بەرزتری هەیە و کۆڕی کاممان قەڵە باڵخترە دیوانی کاممان گەورەترە قال الذين كفروا للذين آمنوا أي الفريقين خير مقاما وأحسن نديا ئەوان بە خەڵکەکە ئەوتە وەرن بۆ ئەوەی ڕێگاکەیان لێ بگۆڕن چاواشەیان کەن ئەم پێغەمبەرانە سەلامی خۆیان لێ لەگەڵ شوێن کەوتوکانیان شتێکی تر باسەکەن باسی دوو خاڵی سەرەکیەکە خوا بناسن و بیپەرستن بە تاکوتەنهایی بەو شێوەیە و بەو جۆرە بیپەرستن کە فەرمانی پێداوە لەگەڵ وەرگرتنی شەریعەتەکەی کە بۆ حکم و دەسەڵاتی نێوخۆتان بیسەلمێن و بیچەسپێن حوتەم صیفەتیان یان شێواز و ڕەفتار و ئوسلوبیان بەرامبەر بە مسلمانان کە نەگۆڕاو لە کۆنیشەوە هەروە بووە بڵاوکردنەوەی ڕەشبینی کە گوایە مسلمانانە شومن کاکە مسلمانان لەوتای ئەم ڕیژدارانە پەیابوون برا بەرەکەت لە وڵاتە نەماوە شەڕ و شۆڕەها چەند زۆر بووە خەڵک کوشتن زۆر بووە برا هەموو ئەهلی ئیسلام بە درێژایی تاریخی ئیسلام لە ئادەمەوە هەتا خاتەم هەتا ئەم زەمەنەی ئێمە قسەی تیاکەین
پێغەمبەران و ئەتباعی پێغەمبەران هەتا ئێستا بەقەدەر ساڵێکی جەنگی جیهانی یەکەم یا دووهەمی ئەوروپایان خەڵک نەکوشتووە. 100 ملیۆن ئینسان لە سەرانسەری زەمینە کوژرا لەم دوو حەربەیە بە 38 شێوازی کوشتن. لە هەموو فترەی پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وسەلام 1000 قسوور کافر کوژرا بەرامبەر بە 500 قسوور مسلمان یا 600 قسوور مسلمان. هەمووی کۆکەی تۆ ناکاتەوە. ئیتر شومێتی ئەم ئینسانە مسلمانە لە چیایە؟ جاڵێن ئەم دینەی هێناویانە، ئەم دی دوو هەڵوێستەی کە گرتوویانەتە بەر کاکە ئەما بێتە هۆی تەفرەقا، ئەما بێتە هۆی ئاژاوەنانەوە برا لە هەموو ماڵێکە ئاژاوەیەکی تێکەوتووە. ئیتر دەسەڵاتدارانیش تەبعا ناماکەنە بەهانەی ئەوە کە گەماروی ئابووری بخەنە سەر مسلمانەکان و وەکو چۆن ئێستا ناویان لێناوە تەچفیف لێنابێ، یعنی وشکردنەوەی سەرچاوی دارایی ئەمانە. جا بە خەڵکە کاکەن ئەڵێن کاکە نابێمانە حساب بانکیان نەبێ، نابێت تیجارەتیان نەبێ، نابێ معاشیان بدرێتێ، ئەبێ هەر کەسێک یارمەتی دا بە تۆمەتی تیرۆر 5 و 7 ساڵ سجن بێ. ئاوا خەڵکەکەن خەڵکە مسلمانەکە ئێمە دەستکورت و هەژارەکەن. دواتر کۆمەڵگەکە پڕەکەن لە ترس و بیم، کەس ناوێرە بەهانای کەسێکی ترۆ بێ، هەر کەسێک ناوێت یارمەتی دیندارێک بدە بە هەر سیفەتێک بێ، ئەڵێن وەڵاو یارمەتی تیرۆریدا. ئەنجا چونکە ئەو دیدە و ئەو ڕەشبینیە بڵاوەکەنەوە بەناو خەڵکە، خەڵکیشی تراوە سەری لێشێ. قالوا إنا تطيرنا بكم لئن لم تنتهوا لنرجمنكم. ئەوە سزای ئەو زەمانە بووە. لەم زەمانە شاواڵن ئەگەرێ واز لەم بیر و باوەڕ و لەم هەڵوێستانە نەهێنن، ئەگەرێەوە تەئیدی تیرۆر بکەن، ئەوە تەواو سجنەکردن مدەی 10 ساڵ لانی کەم سجنە بن. وتیان ئێمە ڕەشبینین لێتان چونکە ئێوە شومن، ئەگەر واز لەم دید و دینەشتان نەهێنن بەردەبارانتانەکەن. ئەو زەمانەوان بەردەبارانەکران، ئەم زەمانە گول لە بارانەکرن. هەشتەم شێوازی ئەوان و هەشتەم خاڵ لە پلانی ئەوانە کە نەگۆڕە و لە هەموو زەمانێکە هەبووە، شەڕەدەمێ و مناقەشەکردنی نەزانانە، بێ بەڵگە، بێ زانیاری، بێ ڕابۆچوونێکی معقول، بێ هیچ جۆرە شتێکی منطقی و قسەزانیە، کەونە مناقەشەی بەڵگە و معجزەی پێغەمبەرانە. جا بۆ ئەوەی نەیەڵن جەماوەرگوێ لە داعی خواویستەکان بگرن، یان گوایە ئەمانە خۆیان ماشەڵڵا زۆر لێزان و زیرەکن و عەلەمانین و پێیانە و دیندارەکان هیچیان لە بارانیە، ئەکەونە شەڕە قسە و دامەزراندنی شەڕە چەلحانێ و سرفکردنی کاتێکی زۆر تا خەڵکەکە گەیەن ئەوەی تر بێزارە بێت لە گوێگرتن. ويجادل الذين كفروا بالباطل ليدحضوا به الحق واتخذوا آياتي وما أنذروا هزوا. ئەوانەی کافر بوون ناهەقانە و نەزانانە و نەفامانە ئەکەوتنە مناقەشەوە تا حەق ببەزێنن. بۆیە نیشانە و بەڵگە و ئاەتەکانی منیان و هۆشداریەکانیانە کردە مای گاڵتەجاری و سوکایەتی پێکردن. ڕێنەما ئاەتی قورئانە چێڵە کاکەوە تۆی وا لێکە دەیتۆ برایە من هەر لە ئیبن کەثیرەوە تەفسیرم کردووە، ئەمە هەر تەفسیری قورطوبی و تەبەری بۆ تۆ مێناوە، خۆ من نەڕۆشتم لە جرفانی خۆم دەری بێن. برامە حەدیسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بوخاری و مسلم ڕوایەتیان کردووە، ئەمە تا شێخی ئەلبانی بە سەحیحی داناوە، شەرحەکەمان لە ئیبن حەجەرەوە هێناوە، لە نەوەویەوە هێناوە. برام خۆم ئومەتە شارحی گەورەی لەمانە مهمترتیان نییە، ئەوانی کە هەن شەرحی ئەم حەدیسانیان کردوتۆ لە دوایەمانەوەن. بەڵام فەرموو شتێکی ترمان بۆ بسەلمێنە، سەنەدی حەدیسەکەمان بە شێوەیەکی تر تێگەێنە، شەرحەکەمان بە شێوەیەکی تر تێگەێنە، بەڵام ئەو خۆی هیچی پێ نییە، خۆی نایەوێت تەسلیم بە دەلیلەکە ببێت، چونکە ئەو لە بارودۆخی باتڵە دەرکەوتووە، پلەپایەکی وەرگرتووە، موچەی وەرگرتووە، ئیسراحەتە، دووسێ ژنی هەناو لە ماڵەوە خانووی خۆی و ئیسراحەت. تۆ داوای لێکە ئەمانە هەمووی واز لێبێنە و ڕوبەڕووی تاغوت ببێتەوە، ڕوبەڕووی دەسەڵاتداران ببێتەوە، ئاەتانە بە بەرامبەریان بخوێنێت. ئیتر بەو شێوەیە ئێمە و ئاەتەکانی خوای پەروەردگارەکەن بە مای گاڵتەجاری و سوکایەتی پێکردن. هەموو جۆرە بەرگریەکانی تری بانگەوازە کار لەم بوارەوەیە کە هەرچیەکیان لە دەست بەهاتایە ئەیان کرد بۆ ئومێدەی دینەکە بڵاو نەبێت. ئەچون 100 درۆیانە کرد، چەواشەکاریانە کرد، قسەکانیانە گۆڕی، ئیزافەیانە خستە سەر، هەندێکیان لێلا ئەبرد،
بۆی بۆ خەڵکە بڵێن ئەها قورئان ئەفەرمێ وەیل للمصلین، وەیل عەزابی وەیل کە لە جەهەنەمایە بۆ ئەو کەسانی کە نوێژەکەن، بێەوەی تەکمیلەکەی بڵێن وەیل للمصلین الذين هم في صلاتهم ساهون. یەکێکی کە لە پلانەکانیان نۆیەم پلان هاندانی عەوام دژی مسلمانان و بەگژاکردنیان. وقال الملأ الذين كفروا من قومه لئن اتبعتم شعيبا إنكم إذا لخاسرون. تخوا چەند جارەمە بە ئێماڵێن و چەند جار بەم گەنجە مسلماناڵێن و کاکەمە زەرەری خۆتی تایە. خوای گەورە فەرمێ ئەنجومەنی باڵای پیا و ماقوڵانی قەومەکەی شوعەیب، ئەوانەی کە هەر لە قەومی پێغەمبەرەکان خۆیان بوون و ڕیشسپی و دەسەڵاتدار و خاوەن پارە و خاوەن ناو و خاوەن عەشرەت و خاوەن دەسەڵات بوون، بەڵام سوور بوون لەسەر دید و هەڵوێستی کوفری خۆیان بۆی ئەو ئیمتیازاتانی لەبەر دەستیانایە لە دەستیان نەبێتەوە و نەفەوتێ، بە خەڵکەکەیانەوت ئەگەر ببن بە شوێنکەوتوی شوعەیب یان ببن بە شوێنکەوتوی ئەم پێغەمبەرە یان ببن بە شوێنکەوتوی ئەم ئیسلامە یان شوێنکەوتوی ئەم مسلمانانە یان ئەم حیزبە ئیسلامیە یا ئەم گروپە، حتمما زەرەرەکەن. ئەنجا لەم زەمانە شەکە بە ئێماڵێنەوەڵێن کاکە تو ئاوا بڕوا زەرەرەکەی، ئەمە هەڕەشەیەکی شاراوەیە، یعنی ئەتخەینە ژێر ئەشکەنجە و زیندانەبی. پلانی دەیەمیان تۆمەتبارکردنی مسلمانان کە گوایە کەمینەن و ئەخوازن ڕای خۆیان فەرزکەن. ئەڵێن ئیسلامیەکان کەمن، ئەیانەوێت دینەکە بۆ سیاسەتی خۆیان بەکاربێنن تا لەو ڕێوە دید و بۆچوونی خۆیان بەسەر هەموو خەڵکە زۆرینەکە فەرز بکەن. خوای گەورە دەربارەی فیرعون و دەسوو پێوەنەکەی ئەفەرمێ فأرسل فرعون في المدائن حاشرين إن هؤلاء لشرذمة قليلون وإنهم لنا لغائظون وإنا لجميع حاذرون. فرعون پەیامی نرد بۆ هەموو ئەو ناوچانەی ژێر دەسەڵاتی خۆی کە هێز و لایەنگرانی خۆی لێکۆبووبوونەوە، وەکو سەربازگە و بارەگا و دائیرەی ڕەسمی و لقەکانی خۆی و لەشکر و مخابرات و ئەمن و هەرچی شتێکی کە هەیبووە، کە هەموو وەرنەجانی ئەمانە کە کۆمەڵێکی کەمی هیچ و پوچ و حەقیرن. چونکە شیرەذیمە بەنو ئیسرائیلەکان ئیماندار بوون کە لەگەڵ سەیدنا موسا بوون سەلامی خۆیان لێبێ، زۆریش بوون، 6,000 کەس بوون کە ئەم پێیانە لە شیرذیمەتون قەلیلون. ئەنجا شیرذیمە بزەبت لە کوردی یعنی سیپاڵ، پەڕۆیەکی دراوی کۆنی چڵکنی بێنرخ، ئاوە کە بەبێ نرخیش تەماشایانەکە و 6,000 کەسیشن لێشیانە ترسێ، چونکە فأرسل فرعون في المدائن حاشرين ورن هەر هەموو کۆ ببنەوە إن هؤلاء لشرذمة قليلون. جاکە شێرذیمەیەکی کەمن ئەو هەموو کۆبوونەوەی بۆچێ بەرامبەریان وإنهم لنا لغائظون وإنا لجميع حاذرون. هاوارێک دەیوە ئەمانە حەقیرن. فرعون ئەیوت بەڕاستی ئەمانە ئیستیفزازکارن، ئەمانە ئیزعاجن، ئەمانە چۆن بەبێ مۆڵەتی من وڵاتیان جێهێشتووە، ئێ باشە ڕایان کردو هیجرەتیان کردو وازیان لە تۆ لە دەسەڵات و دەوڵەت و وڵاتت هێناوە، نایوە بێ بێنرێنەوە ژێردەست، ئەبێ هەمووتان چاوکرا و زیت و وریا بن، ئاگاتان لە هەموو بزاوتێکیان بێ، هەروەکو چۆن ئێستا مراقبەی مووی ڕیشی مسلمانێکی گەنجەکەم بزان کەی ئەو مووە ئەتاشەیە بۆچی ڕیشی هێشتوت. پلانی 11 هەمیان کە لە سەرەتاوە هەر بەرامبەر بەم دینە بەکاریان هێناوە بەرامبەر بە مسلمانان هەیەە، خۆ بە پەسەندترزانین و بەرنامەکەشیان لە دینەکە بە باشتر ناساندووە، گوایە لەو باشتر. خوای گەورە فەرمێ قال فرعون ما أريكم إلا ما أرى وما أهديكم إلا سبيل الرشاد. فرعون يود ئەبێ هەر ئەو ڕێبازەی من بگرنە بەر، چونکە من شارەزام، ئەزانم چیتان بۆ باشە، منیش هەر ڕێگای سەرفرازی و بەختەوەریتان نیشانەدەم. یا سبحان الله، هەموو دیکتاتۆرێکی ژواڵێ، هەموو ستەمکارێکیش کە لەسەر دەسەڵات هەر لە کۆنە و هەروانەوە لەم سەردەمەشە هەروانەوت. مەلیک عەوڵای سعودیە بە مەلاکانیەوت ئەوەی کە فکری ضالی هەیە خەواریجە، یعنی ئەوەی کە جیهادیە، بیهێنن بۆ من، ئێ نەخوێنەوار، تۆ 6 دێڕیان بۆ نووسیوە لە لاپەڕەیەکی گەورەیان ناتوانی بیرخۆنی تۆ على حسنی
تۆزانێ مە ناوی خۆی و باوکو باپیرێت یان لە قەبی باوکێتی على حسنی سلوکیهی یعنی لەسەر ئەو دابوو نەریتە جوانەی لەسەر ئەو ڕفتار و ڕەوشتە جوانەی وا خەڵاتە کرێ کەچی ئەمەی زانی کابرا ناوی عەلی حەسەن سەلوکەیە نەخوێنەوارێکی واش کە چێڵێ بیهێنن بۆ من مناقەشیان لەگەڵا بکە ئەوم بە مەلاکانی مناقەشە ناکرێن مەلاکانی دەرەقەتی حجەکانیان نایە بەوانەڵێ مەسعود بەرزانی ژەیود من لە هەمووتان دیندارترم خەڵکەکەش چەپڵەیەکی بۆ لێدەن من نەقشبەندیم لە هەمووشتان دیندارترم بەڵام ئێمە دیندارین زەنگوڵەی پاپاشمان لێ نەداوە دیندارین یاسا و ڕێسای مخالیف بە دینی خواشمان دانەڕشتووە مسلمانیشین و نەشمانوت و هەتا مابین نایەڵین ئیسلام سەرچاوی تەشریعبێ وەکو جەناب دەیڵێ خوای گەورە فەرمێ ئەیانوت فرعون و جەماعەتەکەی ئەیانوت إن هذان لساحران يريدان أن يخرجاكم من أرضكم بسحرهما ويذهبا بطريقتكم المثلى جا سيري أم شواشكاري ئەیانو ئەم دوانە يعني سيدنا موسى و سيدنا هارون عليهم السلام بەجادوگەریە کاریەکانیان کاریگەرن ئەیانەوێت لە زێد و وڵاتی بابوو باپیرانی خۆتان دەرتان پەڕێن و بەم جادوگەرێتی و چەواشەکاریەی خۆیان ئەم ڕێبازە نمونەیەی خۆتان و ئەم شارستانێتیە جوانەتان بفەوتێنن ئەمەکایانوت دەستکەوتەکانی شۆڕژە فەوتێنن برا ڕەنجی شۆڕش و خەباتی کوردایەتیە فەوتێنن ئەمانە ئەیانە خەباتتان مەفەحکەن و ئەیانێ کوردستان بفرۆشن چێ فرۆشتوێتی ئێمە ئیسلامی فرۆشتومانە یا ئێوە علمانی هەروەها فەرمێ فلما جاءتهم رسولهم بالبينات فرحوا بما عندهم من العلم کە پێغەمبەرەکان سەلامی خۆیان لێبێ بەڵگە و نیشانەی پەیامی خۆیان لە خوای پەروەردگارەوە هێنا و بەوەحی هێنا بوویان و خستیانە ڕوو قبوڵیان نەبوو هەر بەو ڕازی بوون کە خۆیان هەیەە گوایە پێویستیان بە دینەکەی ئێمە نییە لە کاتی شەڕی شابینی چۆن پێویستیان پێێتی و بە مەلاڵەن فووی پیاکە ئادەی هەموو بڵێن پێشمەرگە شەهیدە ئادەی ئەم سەنەمە ئەم بتەی کە ئێمە لە جەیلات و عوزادامان ناوە کە ئێمە ئەی دۆشین و پارەی پێپەیاکەین وەکو ئەبوو سوفیان ئەیوت ئەیوت کەعبە بتەکانی کەعبە هەم بۆ عیبادەتن هەم بۆ تیجارەت پێشمەرگەش ئەبوو ئەمەیە هەم بۆ پاسەوانی تاغوتانە هەم بۆ دۆشینیانە دۆشینی خوێنیان هەم بۆ پارەپیاکردن لە پشتسەری ئەوان پلانێکی تر لە پلانەکانیان کە لە کۆنەوە بەکاریان هەنا و ئێستاش هەروایە فریودان و چەواشەکردنی جەماوەرەکەی خوای گەورە فەرمێ وقال الذين استضعفوا للذين استكبروا بل مكر الليل والنهار إذ تأمروننا أن نكفر بالله ونجعل له أندادا وأسروا الندامة لما رأوا العذاب وجعلنا الأغلال في أعناق الذين كفروا هل يجزون إلا ما كانوا يعملون سيرك أما ليكشويني جهنمان مستكبر ومستضعف ئەو کاتە چۆن ئێستا خەڵگەڵێ هاجا پێشمەرگەی داما و چی بکە پێشمەرگەی فەقیر چی بکە کاکە هەمووی فەقیر بوون و مەجبورن و ڕاتب وەرەگرن و مەجبورن بچنە و شەڕ ێ باشە خوای گەورەژەی فەرموو إن فرعون وهامان وجنودهما كانوا خاطئين فرعون و هامان و سەربازەکانیشیان گوناحبار بوون ئەی بۆ سەیدنا موسا نەیفەرموو ئەی دەباشە و جوندی گوناحانە چی بکەن جوندی گوناح نییە پێشمەرگە گوناح نییە کە لە پێناوی سەرمایەداریەکی زەبەلاحی ئاشکرا و زەقا لە پێناوی کوفرێکی سەریحە خۆیەتا بەکوشت بۆچی تۆ یەک ڕۆحت پێ خۆتە دەی بەکوشت لە پێناوی تاغوتێکە لە پێناوی ملهوڕێکە کە ئامادە نییە ڕاتبەکەشت بداتێکە بە حساب بەو ڕاتبە تۆی بردو بۆ شەڕ و کوشتار وقال الذين استضعفوا للذين استكبروا جا سەیری کە ئەمە ئەم مناقەشیان لە هەردووکیان لە یەک شوێنی جەهەنەمان وا نەزانی کابرای عەلەمانی تاغوت وەزیری پێشمەرگە هەر ئەوە خرێتە جەهەنەمەوە تۆش هەرە خرێیتە ئەو شوێنەوە لەوێ ئەم مناقەشێدا ئەم مەزرێنی خوای گەورە فەرمێ ئەوانەی لاواز و بێدەسەڵات و مستەزعف کرابوون بەدەسەڵاتدارە لووت بەرز و مستەکبیرەکانی دنیایان ئەڵێن کە هەردووکیشان لە دۆزەخان ئێوە بوون شەو و ڕۆژ لە پلاندانان و چەواشەکاری و هەڵخەڵەتان دنمانابوون تا کافر ببین و شەریک بۆ خوای گەورە لە مەزنێتی و خۆشەویستیا دابنین ئاوا پەشیمانی دەرەبڕن و کە سزاکەمان بە چاوی خۆیانە بین حەسرەتە کێشن
پەنجەی خۆیان نەگەزن. خوای گەورە فەرمێ ئێمەش ئەو کاتە زنجیر و کۆتەکەینە گەردنی ئەو کەسانەوە کە کافر بوون لە هەردوو تەرەفیان. پێیانەوترێ چما پاداشتێکی تری غەیری ئەوەی کردوتانە دێتەوە ڕێتان، پاداشتێکی ترتانە درێتەوە؟ نەخێر، سزا درێن لەسەر ئەو ڕەفتارانەی کە کردوتان. خاڵێکی تر لەو پلانی کە بەرامبەر بە مسلمانان گرتویان و بەردەوامیشن تایە هەتا ئێستا برسیکردنی مسلمانانە تا لە تاوانە نەپەرژێنە سەر بانگەوازی دینەکە. ناهێڵن مسلمانان خۆیان نانی ئازادانە پیاکەن و موچەشیان نادەنێ تا شەو ڕۆژ خەریکی پیاکردنی نانێکی کولەمەرجی بن و کاتی ئەوان نەڕۆژ و نەشەو نەمێنێتەوە بۆ دینەکە لێ ببڕێن. خەڵکێک 16 سەعات ماندووە بە دوای نانە ڕاکە، بە دوای دەبەیەکی غازا ڕاکە، بە دوای دەبێ نەوتێکا ڕاکە، بە دوای کرێخانوویە، بە دوای وەسلی کارەبایە، بە دوای هەموو شتێکا ڕاکە. جگە لەوەی ڕۆژانە هەم ئەندامانی خێزان هەموو ئەڕۆنە دەرەوە، هەموو کاسبیەکەن و هەر داما و فەقیرن و ئەوەی موچەخۆرە لە بیستی مانگەوە محتاجە، چونکە ئەوەندیان نادەنێ کە پێی بژین. بەدەوامەکەش ئەوەندیان مەشغوڵکردن ڕێیان نادەن کەسابەتیش ببێ. ئەنجا ئیبداعێکیان نەکردووە لە بازاڕیشا کەسابەت بمێنێ. خوای گەورە لە باسی دووڕۆکانە فەرمێ هم الذين يقولون لا تنفقوا على من عند رسول الله حتى ينفضوا ولله خزائن السماوات والأرض ولكن المنافقين لا يفقهون يقولون لئن رجعنا إلى المدينة ليخرجن الأعز منها الأذل ولله العزة ولرسوله وللمؤمنين ولكن المنافقين لا يعلمون. ئەفەرمێ ئەوانن دووڕوەکانن کە ئەڵێن بەو کەسانە مەبەخشن کە لە دەوروبەری پێغەمبەرەکەی خوان عەلەیهی سەڵات وەسەلام. سەیری ئەم دووڕوانە ئەزانن ئەوە پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام، ئەزانن ئەو سەحابانەی کە لە خزمەتیان و بە دەوریەوەن فەقیر و هەژارن، ئەمانیش ئەڵێن نا پێیان مەبەخشن، هیچیان مەدەنێ تا لە تاوانە دەوروبەری چۆڵکەن لێی دوورکەونەوە بڕۆن خەریکی کەسابەت بن. خوای گەورە فەرمێ بەڵام خۆ گەنجینەی ئاسمانەکان و زەوی هی خوایە، بەڵام دووڕوەکان پەی بەمە نابن چونکە نازانن کە خوای کردگار، خوای پەروەردگار، خوای ژیانەر و مرێنەر، خوای ڕازقیشە لە هەمان کات. خاڵێکی تر تین و فشاری پاشگەزکردنەوە لە دینەکە ئەخەنە سەر خەڵکی کە ئەمە بەڕاستی زۆر خەتەرە و لە هەموو زمانێکی شابووە. لە قورئانە ناوی ناوە فیتنە. فیتنە یعنی تین و تەوژم بۆ هێنان، فشارهێنان بۆ کەسێک بۆ ئەوەی لە دینەکە پەشیمان بێتەوە ئەگەر توانرا وای لێکن ئین استطاعوا ولا يزالون يقاتلونكم حتى يردوكم عن دينكم إن استطاعوا. بەردەوامن لە کوشتارتان حتا ئەو کاتیواتان لێکن لە دینەکە پەشیمان ببنەوە ئەگەر بتوانن. ئەگەر نەیان توانی پێتانە گۆڕن، حاکمێتیەکەتان لێسن. ئەڵێ بڕۆ هەر شەڕە چەلحانێ بکە لەگەڵ سۆفیە، بڕۆ کابرای مەدخەلی بەرامبەر یەکگرتو قسە بکە، بڕۆ کۆمەڵ تۆ بەرامبەر فلان جەماعەت قسە بکە، دەی هەمووتان هەر بەرامبەر ئەم جیهادیانە قسە بکەن، بڕۆن یەکتری بخۆن و یەکتری داوەشێنن. حەقمان نییە بەسەرێمە لە بورجێک و تەماشاتانەکەین هەروەکو شەڕەشۆقی گاومانگا و کەڵە شێر. المهم ئێوە قسە نەکەن لەسەر حاکمیت، حکم لەدەست ئێمەیە. جا ئەم تین و فشارە دروستەکەن بۆی خەڵکەکە پەشیمان بێتەوە ئەگەر نەیان توانی مەسارەکەی پێ بگۆڕن. ئەنجا هەمووی بدەنەوە دەست ئەوقاف. مزگەوتەکانیش کلیلەکە لای مەلاکە بێ، مەلاکەش سەر بە ئەوقافە. یەک تەعلیماتێکی بەسیتە ڕوا بۆ مەلاکان، ئەو جمعەیە بە باسی فلانشت بکە. تەواو. وەدوو لەو تودهین و فەیودهینون. خۆزگەی ئەوە خوازن کە تۆ نەرمی بنوێنی، مساوەمە لەسەر دینەکەت بکەی، ئەوانش حازنن بۆ هەموو تەنازل و سازشکاریەک. ئەوان ئەگەر تۆ ڕازیبی ئەوان مسلمان نەبن و حەقن نەبێ بەسەریانەوە، موچە چییە؟ ئەوان بە ملیار لە بەردەستیانایە. جاوا فەرزنا ملیۆنێکیان تەوزیعکردیان بە هەموو مەلاکان و بە هەموو ئیسلامەکان. هیچ تەسیراتێک گۆڕێ؟ هیچ شتێک هەیە؟ هیچ ناگۆڕ. ئەو موچەش نادەن خەڵک چەپڵیان بۆ لێدا ئەڵێ وەلی ئەمرن و ئەڵێ دیفاع لێکردنیان جیهادە و مردن لە پێناویانە شەهید بوون. خوای گەورە فەرمێ وەحذەرهم ئەن یەفتینوکە عن بعض ما ئەنزل الله إليك. بە حەزەر بە هۆشت لەوە بێت تەنازلت لە هەندێک لەو دید و هەڵوێستانە پێ نەکەن کە فەرمانی خوای گەورن.
لەوەی کە خوای پەروەردگار ناردوێتی خوار و لە هەندێک لەوان عن بعض ما أنزل الله إليه ئەمە لەبەرەوەی کە تەنازل لە هەڵوێستێک کە ظاهرن زیاتر داوا ناکەن قۆناغێکی داواکراوەکەیان چونکە کافر بە وازهێنانی هەموو مسلمانان لە دینەکەش واز ناهێنێ ئەڵێ با ئاسەواری دینەکەش لە دڵتانە بەسڕێت و ئەنجاڵت دەیوەرنە سەر منهەجی ئێمە جاکە ئەوە یەهود و نەسارا وا بن مشریکان و ملحید و بێدین و مرتدەکانە بێت چۆن بن ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم جا سيري كان براني برز خواهي قرأ فرمه هتا چونك لن أداتي نفي تأبيدية هتا جولك وديانا كان ليتان رازين هابن هتا دس برداري دينكي خوت نبيتو شوين ديدو هلو يسي اوان نكويت أفرمه ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم نافرم حتى تتبع دينهم ملتهم حتى تتبع ملتهم يعني شوين بياوانيشيان بكوي شوين منهجكشيان بكوي بشيت سر ديني مسيحيتي لأوروبايا بلام ديمقراسيكي اوانو سرمایه‌دارێکت قبول نبي وكو اوان قسب اهل اسلام نڵیت و خەڵکی بە تیرۆریست نەزانی قبولیان نیت کە ابو مسألة دين گۆڕینەکە نییە بۆیە فەرمی حتى تتبع ملته خاڵی پانزەهەم هەڕەشەی زیندان و کوشتن کە ئەبینن ئەو هەموو شێوازی مەحروم کردن و تین و فشار و هەڕەشە و گوڕەشەی خۆیان و چەوسانەوەی کەسوکار و پاکردنەوەی دەوروبەریان و ڕووتەڵکردنیان و حەشاردان و یان پەراوێزکردن و ئەمانە کاریگەری لەسەر مسلمانان و بانگەوازەکە نابێ ئەنجا بێ شەرم و ترس هەڕەشەی زیندانکردن و کوشتنمان لێک خوای گەورە دەرهەق بە هەڵوێستی ڕقنی کافرەکان بەرامبەر بە پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وسەلام و بەرامبەر بە بانگەوازەکەی فەرمێ وقال الذين كفروا لرسلهم لنخرجنكم من أرضنا أو لتعودن في ملتنا سيري أم هم اللامة وأم نوني توكيدانا أم هم قسمة أم هم توكيد كردن وجخت لي كردنوي أواني باوريان هنا ببيغمبرن الراوكاني خويانا وتكبويان تشوبون ئەگەر وا بڕوا ئێمە حتمما لە شار دەرتانەکەین ناهێڵین چیتر لەنا ئەو خەڵکیا بن و بانگەوازەکەتان بەردەوام بێت یانە بێ بگەڕێنەوە سەر دابوونەریتی قەومەکەی خۆتە یعنی لنخرجنكم من أرضنا كوابو أرزيكي ترهيك دار الإسلامك أو لتعودون في ملتنا بياوانو سيستمو دابو نريتو ديدو هلويستي ملتي إيما يان لبرانبري شاحتمن پیاوانێکی تری مسلمان هەن و بەرەیەکی تری ئیمانداری هەیە کە خاوەنی دید و تێڕوانین و پێناسە و هەڵوێست و بانگەشە و بانگەواز و قیەم و ڕەفتار و ڕەوشت و ڕێسای خێزان و ئەو کولتورانەی تر شانزەهەم ئەشکەنجەدان و کوشتن ئەم جاریان بۆ ڕیشە کێشکردنی مسلمان ئەمە ئەو قۆناغەیە کە کوفر ئارامی لێ هەڵەگیرێ بە تەواوی هەست بە لە دەستدانی دەسەڵات و دۆڕانی خۆیەکە اینجا بە هەر چوارپە لە هەوڵەدا گورز بە هەر چواررادا هەڵە سوڕێنێ فەرمانی کوشتنی سەخت و دژوار دەرەکە ئەمە ئەو مووقیفەیە کە ئیتر مساومەی تیاناکە سەید قوتب ڕەحمەتی خوای لێ بێ فەرمە کۆمەڵگەکە ئەگەر وەکو دەپەنجە بن جاهیلیەت یەکەم جار بە پابەندبوونی یەکە زۆر قسە ناکە چونکە نۆ کەسی بەدەستەوە ماوە کە ئەبن بە دوو ئیزعاجە پێی کە ئەبن بە سێ مەترسی لێ دروستە بێت کە ئەبێ بە چوار دژایەتیانەکە کە بوو بە 5 تەحملی نامێنێت چونکە ڕێکە بن بە 5 بەرامبەر بە 5 ئەم جارە یەک دانەی لێکەم بێتەوە بەرەی ئیمانە بێ بە 6 پەنجە ئەوانە بن بە چوار لەبەرە بە هەموو شێوێک هەوڵدەدەن ئەنجا قالوا حرقوه وانصروا آلهتكم بیسووتێنن وا بیسووتێنن کە کڵوکۆی دابمرێ هیچی لێ نەمێنێتەوە چونکە حرقوه التشديد في الفعل لقواعد آلين التشديد في الفعل تشديد في العمل أم آياتك أفرمي حرقوه يعني وابي سوتينا كلوكوي دابم ريو ببسوتو أروكو لسورة يوسف أفرمي وغلقت الأبواب درقاكي زور محكم داخست كقماني لو نماك بكريتو ليرش آوا فرمي قالوا حرقوه وانصروا آلهتكم آوا خوي خوتان سرخن سريشيخن يانا فرمي وإذ يمكر بك الذين كفروا ليثبتوك أو يقتلوك أو يخرجوك أو كساني كافر بنو باوريان بيدنا هنا هوليانا دا كبتبستنو أشكن جدبن يان بتكوجن يان كناورن لبر عشرتكت لشار ودرتنينو دردكن درو
ئەمەش ڕەنجێکی بەردەوامە تا ئەو کاتی مسلمان لە دینەکەی پەشیمانەکەن ئەگەر بۆیان لووە ئین استطاعوا ولا يزالون يقاتلونكم حتى يردوكم عن دينكم إن استطاعوا بەردەوامە وانە هەوڵەدەن بۆ ئەوەی پەشیمانتان کەنەوە لە دینەکە حتاکو ئەو کاتەی ئەگەر بتوانن تا ئێوە واز لە دینەکەتان دێن ئەگەر نەیانتوانی مەسارەکەتان پێگۆڕن چەند خاڵێکی داناوە یەکەمەڵێ واز لە دینەکە بێن ئەگەر نەبووڵێ واز لە حکم بێن و توخنی نەکەون ئیسلامی سیاسیمان قبول نییە بڕۆ دین و عیبادەتی خۆت بکە لە مزگەوتەکان ئەوە ئەوقافە مەسروفیشتانە کێشە لە کاتێکا کە سەیرەکە وەزارەتی ئەوقاف لە کوردستانە تاقە وەزارەتێکە کە پارادا بە حکومەت وەزارەتەکان هەموو پارە لە بودجەی لە میزانی حکومەت وەرەگرن بەڵام ئەوقاف وەری ناگرێ ئەوقاف ئەوەندەی پارە و سەرۆت و سامان هەیە ئەوەی دا بە حکومەت برا بە ڕێزەکەی خۆم ئەبینیت و ئەشبیسیکە کافر لە هەر کات و شوێنەکە بەرامبەر بەم دینە و شوێنکەوتوانی کە کردویانە هەرەیکە لە هەر شوێنێک لە هەر زەمانێک تاریخی ئەم دینە و ئەم بانگەوازە و مسلمانان بخوێنیتەوە ئەمانەت هەمووی بەرچاوەکەی کە خوای گەورە لە قورئانەکەی تۆماری کردو وەکو ئەم شێواز و جۆری قین و فشاری کە نمونانمان ئاوا هێنایە بە ئاەتەکان ئەگەر بۆیان بلوێ هەر بەردەوامە بن لەسەری ئەمانەت دید و پلان و هەڵوێستیانە و ناگۆڕێ بۆیە خوای گەورە ئەفەرمێ ئەتەواسەو بیهی یعنی ئەمە بە یەکتریان ڕاگەیاندوە پلانێکە و یەک لەسەر یەکی ترەمێنێتەوە بە کوردی ئەڵێن بەدەمی یەکە تفیونەتەوە دیسانە بێ مسلمانەوەی لا بەڵگەنەویست بێکرد لەسەر دینەکەی وای لێەکەن لەسەر پابندبوون و دیندارەتی و دید و هەڵوێستە خواناسێتەکەیەتی وای لێەکەن ئەیانەوێت تەنازولی لێ بکە بۆیە خوای گەورە فەرمێ وما نقموا منهم إلا أن يؤمنوا بالله العزيز الحميد بۆیە وایان لێئەکردن ئەشکەنجە و سووتاندن و کوشتنی ئەسحاب الأخدود چونکە باوەڕیان بەخوای باڵادەستی سوپاسکراو هێنابوو خوای گەورە هەر سوپاسکراوە ئەمانە بسووتێنیان نەسووتێن بە زەرمەند ئەو کەسەیە کە خۆی دینەکەی لاواز کرد و خۆی بەڕەڵایەکە چونکە ئەیانەوێ ئێمەش لەسەر کوفرەکەی ئەوان بین ودوا لو تكفرون كما كفروا فتكونون سواء خۆزگە ئەخوازن کە ئێوەش وەکو ئەوان بوونایە هەموو لەسەر ڕێبازی کوفر بوونایە خۆزگە ناخوازن ئەوانیش وەکو ئێمە ئەهلی ئیمان بوونایە ئەیانە ئێمە لە کوفر و کافرەتیەکەیە وەکو ئەوان بووینایە مسلمانی دیندار و مەبدەئی و ڕاست ئەبێ بزانێت کە کاتێک سوورە بێت لەسەر دید و هەڵوێستی خۆی تین و فشاری جاهیلەتی زیاترەکەوێتە سەر تا ئیماندارتر بێ تاقیکردنەوەکەشی گرانترە بێ مصعبی کوڕی سعد لە باوکی ئەو جێڕاوێتی و کە لە پێغەمبەری خواوە عەلەیهی سەڵات وەسەلام لێیان پرسی کە چێ زیاتر تووشی چەوسانە و ناڕەحەتیە بێ فەرمووی الأنبياء ثم الأمثل فالأمثل لەم حەدیسە کە ترمزی ڕیواەتی کردو و شێخی ئەلبانی بە سەحیحی داناوە لە سەحیحی ترمذیە ئەفەرمێ ئەوی لە هەموو کەسێک زیاتر تووشی کێشە و ناڕەحەتیە بێ پێغەمبەرانن عەلەیهیمو سەلام پاشان دیندارانی نمونەی دوای ئەوان پاشان دیندارانی دوای ئەوان تا زیاتر پابندوی بە دینەکەوە مەسئولیەتی گەورە هەست پێ بکەیت و ئیش بکەیت بۆ دینەکەت زیاتر تین و فشاری جاهیلی دەکەوێتە سەر ئەمە شتێکە هەموو مسلمانێک لە خۆی و دژمنەکانی ئیسلامە هەستی پێەکە ئەزانێت کە ئیمانی زیاتر و دیندارێتیەکەی ڕاستتر کاتین و فشاری جاهیلەتی زیاترەکەوێتە سەر ئەو کە فەرمان بە چاکە بکات و بەرهەڵەسی لە خراپە بکە بە تەئکید ئەهلی جاهیلیە زیاتر دژیەوەستنەوە جاکە جیهاد ڕابگەیەنێ حتمما بە هەموویان گەلە کۆمەکی لێکەن و لە ناخۆیانە هاریکاری یەکتریەکەن و بە هەموو توانایانەوە هەوڵی ڕیشەکێشکردنی ئەموو هاوبیرانیەدەن بۆی جیهادەکە بسڕنەوە بە پێچەوانەشەوە تا ئیمان و دینداری و خەمخۆری ئیسلامەتیەکەی کەستر بێ جاهیلێت کەمتر تین و فشارێ خاتە سەر بەڵام هەرگیز وازی لێ نایەنێ هەر مراقبەیەکە ئەگەرچی هەر نوێژەکانیشی بکە چونکە ئەوانەیانەوێت دینەکە و ئاسەواری نەهێڵن مەگەر هەبوونی مسلمان نیشانەی مانەوەی دینەکە نییە بەتی حتمەن وایە چونکە ترسنە لە دوای مناڵەکانی هەر لەسەر ئەو دینە پەروەردە بێت ئەم جارە دراوسەکانی وەک ئەو دەرناچن تونترە بن بەڵام ناتوانن وا بڵێن یا وا بکەن لەبەر کەم دەسەڵاتێتیانە کە ناتوانن یەکسەر دژایەتی هەموو ئیسلامەکە بە سیفەتی ئیسلام بکەن بۆیە بە ناو ناتۆرە و گوناحکاری تین و فشارە خەنە سەر هەندێک لە چالاکوانی مسلمانان ئەڵێن ئێمە دژی ئیسلام نین بەس ئێمە ئیسلامی سیاسیمان پێ قبوڵ نییە
ئەڵێ نێمە ئیسلامی سیاسیمان قبوڵە فەرمو ئەوە تاوان لە پەرلەمانان بەڵام ئێمە ئەم تونندڕەوانەمان قبول نین ئەم تیرۆریستانەمان قبول نین ئەمانن کە ئەبێ بیان کوژین هیچیشی نەکردوێڵێ ئەمانەمان پێ مهمە پێ مەقسوود خی گەورە فەرمێ ولا يزالون يقاتلونكم حتى يردوكم عن دينكم إن استطاعوا لجنگتانە بەردەوامن تا ئەو کاتەی ئەگەر توانیان لە دینەکەتان پەشیمانتان بکەن تا ناچارتانەکەن وازی لێبێنن ئەجا دوای ئەوەش ناچارتانەکەن شوێنداون نەریت و کللتوری ئەوان بکەون ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم برانی بەڕێزە من ئەمە ململانەیەکە لە سەرەتای دروستبوونی سەیدنا ئادەمەوە هەیە ئیبلیس هەبوو ئیبلیسیەکان ئەم سەردەمەش ئیبلیسیزمێک ئێستا بەرامبەرمان وەستاوە تەرەفی ئیبلیسیەکان زۆرن چاواشەکارەکانیش کە لە خزمەتیانە زۆرن بەڵام ئێمە بێ بەرەی ئیمانی خۆمان باش ڕاگرین و لەسەر ڕێبازی پێغەمبەران بمێنینەوە و ئامادەش بین کە زیاتر لی تێ بگەین و زیاتر پێوەی پابند بین و بانگەشەی ئەم بانگەوازە خوایەش بگەێنین بە خەڵکی تر و سەبریشی لەسەرا بگرین ئەمەشە کە داوا کراوە والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر هەر وەختێکیش کە لەسەر ئەم دید و ڕێبازە ئەمێنینەوە پێوەی پابند دەبین و خەڵکی بانگەکەین بۆی حتممەتینی زۆرترمانەکەوێتە سەر بۆیە پێویستی بە سەبرگرتنە بۆیە لە سوورەتی لوقمانە خوای گەورە لە باسی لوقمانەکەم نەسیحەتی کوڕەکەیەکە هەوا فەرمیا بوونەیە لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم شرک زوڵمێکی زۆر گەورە ئێستەمکاریە لە نەفسی خۆت ئەجا دوایی باسەکە کە پێویستە فەرمان بە چاکە بکەوە ئەمر بالمعروف وانهى عن المنكر واصبر على ما أصابك کە فەرمانت بە چاکە کرد و بەرهەڵسی لە خراپە کرد حتمما بربەستت دێتە ڕێ تین و فشاری جاهلی دەکەوێتە سەر کەوابوو ئەفەرمێ فاصبر على ما أصابك دەیکەوابوو ئارامگر بە خۆگر بە لەسەر ئەوانەی کە دێنە ڕێگات و تووشت دەبن خی پەروەردگار سەبر بە ئێمە و ئێوەش ببەخشێ خی پەروەردگار داواشی کردو کە سەبر بگرین سەبر گرت دەکەشمان هەر بەوە لە سوورەی نەحلە لە ئاەتی 128 فەرمێ واصبر وما صبرك إلا بالله سەبر بگرە و بشزانە کە سەبرەکەشت هەرە بێ وەکو هیدایەتە کە خوای گەورە بیدا خی پەروەردگار ئێمەش و ئێوەش پاتە ڕیزی ئەو کەسانەوە کە سەبرەگرن لەسەر بانگەوازەکەی ئەو کەسانی کە لە دینەکە تێ ئەگەن و پێوەی پابند دەبن ئەو کەسانی کە بانگەوازەکەی خواویستی ئەگەێنەوە و سەبری لەسەرەگرن هەتاکو خوای گەورە ئەمانگەێنێتە تەمکین یان دینەکەی ئەگەێنێتە تەمکین و جاهلیت لا ئەدات و ڕائەدا أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم